نفديك الأقصى بالروح بالدم ڕۆژنامەیەکی بەریتانی پێی وایە بەهۆی ڕەفتاری داپڵۆسێنەرانی هێزەکانی قەوارەی ئیسرائیلیەوە دۆخی شاری قودسی داگیرکرا و لە کەناری تەقینەوەدایە و ڕاپەڕینێکی دیکەی جەماوەری لە دەرەوەی کەناری خۆراوە و کەرتی غەزە لەسەرەڕێ. دەیڤید هێرست نووسەر و ڕۆژنامەنووسی بەریتانی ڕای دەگەێنێت فەڵەستینیەکان کە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە پشتیان تێکراوە و لەلایەن زۆرێکیش لە وڵاتانی عەرەبیەوە ڕوبەڕووی ناپاکیکردن بوونەتەوە و لە نێوخۆشدا سەرکردەکانیان توانای وەڵامدانەوەی خواستەکانیان نییە، بۆیە ئێستا چارەنووسیان لە دەست خۆیان و شەڕی شەقامدایە کە لە مێژە خویان پێوە گرتووە. لە نووسینێکیدا لە ماڵپەڕی میدڵ ئێست ئای لەبارەی دوایین ڕووداوەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە شاری قودسی داگیرکرا و دەیڤید هێرستی نووسەر و ڕۆژنامەنووسی بەریتانی دەڵێ نزیکە لەوەی هاوشێوەی ڕاپەڕین یەکەم لە نێوان ساڵانی 1970 و 1993 ڕاپەڕینێکی دیکە سەرهەڵبدات، بەڵام ئەم جارە لە کەناری خۆراوە و کەرتی غەزە نا، بەڵکو لە قودس و نێو سنووری ئەو زەویانی قەوارەی ئیسرائیل لە ساڵی 1948ەوە داگیری کردوون. هێرست کە خۆی سەرنووسەری ماڵپەڕەکەی ڕەخنەی لە جاریت کۆشنەر نێردەری سەرۆکی پێشووی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست گرت کە نزیکی مانگێک لەمەوبەر لە نووسینێکیدا لە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ڕایگەیاند بوو دوای یاساییکردنەوەی پەیوەندی ژمارەیەک وڵاتی عەرەبی لەگەڵ ئیسرائیل ئێستا ململانەی عەرەب ئیسرائیل لە قۆناغی کۆتاییدایە. لەبارەی ئەو قسەی کۆشنەرەوە هێرست دەڵێ بە پێچەوانەوە پرۆژەی دروستکردنی دەوڵەتی جوولەکەی ئیسرائیل هیچ کاتێک هێندەی ئێستا لە مەترسیدا نەبووە، هەرچەندە سەرانی ئەو دەوڵەتەش پێیان وابێت کە لە بەردەرگای سەرکەوتندا. هەر لەو ڕوانگەیەوە ئەو ڕۆژنامەنووسە بەریتانیا ئاماژە بەوە دەکات کە زەمین لەرزەی ڕاستەقینەی ئەم جارە پایەکانی ئیسرائیل لە قودس و زەویە داگیرکراوەکانی ساڵی 1948 دەلەرزێنێت و بە قسەی ئەو ڕۆژنامەنووسە بێت هیچ دیوارێک و ڕاگریەکیش نییە ئیسرائیل لە دەرەنجامەکانی بپارێزێت. سەرەڕای هەڕەشە و مەترسیەکانی سەرقودسیەکان و هاوڵاتیانی عەرەبی ئیسرائیل کە ڕوبەڕووی هەڵمەتی پاکتاوی و ڕەگەزی ڕێکخراو دەبنەوە و ناچار بە ڕووخاندنی خانووەکانیان و چۆڵکردنیان دەکرێن، بەڵام وەک ئەو ڕۆژنامەنووسە بەریتانیا بەناوبانگە دەڵێ هەوڵی داخستنی حەوشەکانی مزگەوتی ئەقسا عەرەبوتەنی دەبێتە ئەو چڵە پوشەی پشتی حوشترەکە دەشکێنێت. نفديك